ئەمە ڤیدیۆیەکی ئاسایی نییە. لەم ڤیدیۆ سێ کورتە چیرۆک دەبیسی کە هەر یەکەیان وەک چرایەکی بچووک بەڵام پڕ لە ڕووناکی لە تاریکترین شەوانی مێشک و ڕۆحتدا دەدرەوشێنەوە. دڵنیا بەم چیرۆکانە دەرگایەکی تازە بۆ زۆرتر تێگەیشتن لە مانای ژیان لە دڵتا دەکاتەوە. ڕۆژێک لە ڕۆژان لە گوندێکی بچووک پیاوێکی پیر دەژیا کە هەموو بەیانیەک دوو گۆزەی گەورەی گڵێنی لەسەر شانی دەخست و لە کانیاوی نزیکلادێ ئاوی بۆ ماڵەکەی دەهێنا. یەکێک لە گۆزەکان ساغ و بێعەیب بوو و هەموو ڕۆژێک پڕ لە ئاو دەگەیشتە ماڵ. بەڵام گۆزەکەی تر شکاو بوو لە ڕێگادا نیوەی ئاوەکەی لێ دەڕژە. ساڵانێک ئاوا تێپەڕی. ڕۆژێک گۆزە شکاوەکە بە شەرمەزاری ڕووی کردە پیاوی پیر و پێیوت: من زۆر شەرمەزاری تۆم. تەواوی ئەم ساڵانە بەهۆی من هەموو ڕۆژێک نیوەی هەوڵەکانت بە فیڕۆ چووە. خۆزگە منیش وەک گۆزە تەندروستەکە بوومایە. پیاوی پیر زەردەخەنەیەکی لێدا و گوتی: ئایا بینیوتە لە دەوروبەری ڕێگاکەت گوڵوگیاکان چەند جوان ڕواون و هەموو گەڵا و گوڵیان داوە؟ من لە سەرەتاوە دەمزانی کە تۆ شکاوی، بۆیە تۆزێک تووی گوڵم لە ڕێگاکەدا بڵاو کردەوە. تۆ هەموو ڕۆژێک لە ڕێگاکەتە ئاوت داون و ئێستا ڕێگای ماڵەکەم پڕە لە گوڵی هەمەڕەنگ. ئەگەر بە بۆنەی تۆ نەبوایە ئەم هەموو جوانیەمان لە دەوروبەری خۆمان نەدەبوو. هەندێک جار کەم و کورتیەکانمان دیارین بۆ ئەم جیهانە. ئەو شتێک کە لای خۆت خاڵی بەهێزیە لەوانەیە هۆکارێک بێت بۆ دروستبوونی جوانیەکان. ئێمە هەر کەسێک بین بە هەموو کەم و کوڕیەکانمان بێگومان زۆر بە نرخین و پێویستە قەدر لە خۆمان بگرین. کوڕێکی مێرمنداڵ هەبوو کە زۆر کەچخولق بوو و هەموو سات لەگەڵ هەموو بە تووڕەیە جوڵاوە و بە قسەکانی دڵی خەڵکی دەشکاند. ڕۆژێک باوکی کوڕا توورەکەیەکی پڕ لە بزماری پێدا وتی: کوڕم، هەر کاتێک تووڕە بوویت و ویستت قسە بکەیت لە جیاتی قسەکردن بڕۆ و بزمارێک لە دیواری حەسار بدە. ڕۆژی یەکەم کوڕە نزیکەی 50 بزماری لە دیواردا کوتە. ڕۆژ لە دوای ڕۆژ کەمتر تووڕە دەبوو چونکە لێدانی بزمارەکان ماندووی دەکرد. دوای چەند هەفتەیەک کوڕەکە بە باوکی گوت کە ئێستا کەمتر تووڕە دەبێت. باوکی گوتی: ئێستا هەر ڕۆژێک کە توانیت خۆت لە تووڕەبوون بپارێزی یەکێک لەو بزمارانە لە دیوارەکە دەربهێنە. ڕۆژانێکی تریش تێپەڕی و کوڕەکە هەموو بزمارەکانی لە دیوارەکە دەرکرد. بە خۆشحاڵیەوە چووە لای باوکی. باوکی کوڕەکەی بەرەو دیوارەکە برد و گوتی: ئافەرین کوڕم، تۆ زۆر باش خۆت گۆڕاوە. بەڵام سەیری کوونەکانی ناو دیوارەکە بکە. ئەم دیوارە لەوانەیە هەرگیز وەک ڕۆژی یەکەمی لێ نەیەتەوە. کاتێک تووڕە دەبیت و قسەی ناشرین دەکەیت وەک هەمان بزمارانە وایە کە جێگای خۆی لە دڵی خەڵک بەجێ دەهێڵێت. لەوانەیە خەڵک لێت ببورون و لێت خۆش ببن، بەڵام شوێنی برینەکە هەمیشە دەمێنێتەوە. پیرە پیاوێک لە هۆزی سوورپێستەکانی ئەمریکا لەگەڵ کوڕەزاکەی لە نێو مەزراکەی خۆی لە دەوری ئاگرێک دانیشت بوو.
پیرە پیاو بە ئارامی سەیری بڵێسەی ئاگری دەکرد و ڕووی کردنەوەی خۆی و پێیگوت: کوڕی من، لە نێو دڵی هەر مرۆڤێک شەڕێکی گەورە هەیە، شەڕێک لە نێوان دوو گورگ. کوڕزاکە بەسەر سوورمانە و پرسی: چۆنە بێت باپیرە؟ گورگی چی؟ پیرە پیاوتی: یەکێک لەم گورگانە خراپیە، وەکو تووڕەیی، بێکەسی، چاوچنۆکی، خۆ بەزلزانی، بوغز و خۆپەرستی. ئەوەی تریش باشییە، وەکو ئارامی، خۆشەویستی، هیوا، لێبوردن، نەرمی و میهرەبانی. کوڕەزا کەمێک بیری کردەوە و پاشان لە باوەگەورەی پرسی: باپیرە، لەم شەڕەیە کام گورگ سەر دەکەوێت؟ باوەگەورەی زەردەخەنەیەکی لێدا و وەڵامی دایەوە: ئەوەیان کە زۆرتر خۆراک و مەجای بەهێزبوونی پێدەدەیت. ئێمە ئەگەر خۆپەرستی و تووڕەیی پەروەردە بکەین، دەروونمان تاریک دەبێ. ئەگەریش خۆشەویستی و میهرەبانی پەروەردە بکەین، دەروونمان پڕ لە ڕووناکی دەبێت.